ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برا بەڕێزەکانم، خوشکە بەڕێزەکانم، لە سێوتاری ڕابردوودا باسی هەندێک لە ئەحکامەکانی تەعزیەمان کرد، بەتایبەت ئاماژەمان بەو شتانە کرد کەوا ناشەرعین و دروست نییە ئینسانی موسڵمان ئەنجامیان بدا، و لە وتاری ڕابردووە ئاماژەمان بە حەدیثێک کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت: الميت يعذب في قبره بالنياحة عليه. مردوو لە گۆڕەکەیدا سزا ئەدرێت چەندێک کە سوکارەکەی کاری ناشەرعی و نابەجێ بکەن لە پاش مردنی. لە وتاری ئەمڕۆ بەدواوە باسی ئەو کردارانە ئەکەین کەوا مردووی موسڵمان لە پاش مردنی سودمەند ئەبێ پێی لە قەبرەکەیدا و لە ساحەی مەحشەڕ و لە بەهەشدا. چەند کردارێک هەن ئەگەر ئینسانی موسڵمان خۆی ئەنجامی بدا لە پێش مردنی، ئەوە بۆ دوای مردنیشی ئیستیفادەیە. و هەندێک کردار هەیە ئەگەر کە سوکاری مردوو لە پاش مردنی مردووەکەیان ئەنجامی بدەن، ئەوە ئیستیفادەی هەیە بۆ مردووەکەیان. لە وتاری ئەمڕۆماندا باسی ئەو کردارانە ئەکەین کەوا مردووی موسڵمان لە پاش مردنی ئیستیفادەی لێ ئەکات لە کردارەکانی خۆی. خوای پەروەردگار لە سوورەی یاسیندا فەرمێت: إنا نحن نحيي الموتى ونكتب ما قدموا وآثارهم. ئێمە مردووەکان زندوو دەکەینەوە، ئێمە مردووەکان زندوو دەکەینەوە. ونكتب ما قدموا، ئەوەی کە لە پێش مردن پێشیان خستووە لە کرداری چاکە و لە کرداری خراپە، تۆمار ئەکرێ لەسەریان و بۆیان هەڵەگیرێت بۆ دوای مردن. و ئاثارەهم، ئەوەی کەوا بەجێی دێڵن بۆ پاش مردنی خۆیان لەو کردارانەی کەوا شوێنەوارەکەی ئەمێنێتەوە، ئەگەر سودمەند بێ ئەوە ئەجر و پاداشی بۆ دەچێ، و ئەگەر زەرەرمەند بێ ئەوە تاوانی بۆ دەچێ و تاوانبار ئەبێ لەسەری. ونكتب ما قدموا أي ما أسلفوا من الأعمال الصالحة والطالحة. کرداری چاک و خراپ لە پێش مردن هەرچی بکەی پێشی ئەخەی بۆ قیامەتی خۆت. وآثارهم أي ما أبقوه من الحسنات التي لا ينقطع نفعها بعد الموت. لەو چاکانەی کەوا سوودەکانی نابڕێتەوە لە پاش مردن، أو السيئات التي تبقى بعد الموت، یا ئەو خراپانەی کەوا لە پاش مردنی فاعلەکەی ئەمێنێتەوە و هەر تاوانی بۆ کۆ ئەکاتەوە. خوا پەنامان بدات. وكل شيء أحصيناه في إمام مبين. ئێمە هەموو شتێک تۆمار ئەکەین لە کتێبێکی ڕوون و ئاشکرادا و لە ڕۆژی قیامەتدا ئەبێتە شایەت بەسەرتەوە. ئەوەی کە جێی مەبەستە وآثارهم زانایان دوو تەفسیریان بۆ کردووە. یەکێک لە تەفسیرەکان ئەوەیە کە تۆ لە دنیادا بڕێک ئیش ئەکەی، شوێنەواریشی ئەمێنێت بۆ دوای مردنی خۆت لە چاک یا لە خراپ. هەنێکی تر لە زانایان استنادا بۆ حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
بە هەنگاونان بەرەو مزگەوت لێکدانەوەیان بۆ کردووە. ونكتب ما قدموا وآثارهم ڕۆژانە 5 فەرزە دێی بۆ نوێژی جەماعەت لە مزگەوتدا و ئەڕۆیتەوە ئەو هەنگاوانەی کە ئەینەیت و ئەو شوێن پێیانەی کە ئەکەوێت خوای پەروەردگار هەموویت بۆ تەسجیل ئەکا و لە ڕۆژی قیامەتە ئەجر و پاداشتی لەسەر وەرەگریتەوە. ئەبوو هورەیرە فەرمووێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إن مما يلحق المؤمن من عمله وحسناته بعد موته لەو شتانەی کە ئاگاتە ئینسانی ئیماندار لە کردار و لە چاکەکانی لە پاش مردنی. یعنی ئەم شتانەی کەوا ئێستا لەم حەدیثەیە باسێکەین شوێنەوار و جێدەستی تۆیە لە ژیاندا ئەنجامت داوە و بۆ پاش مردنی شت ئەمێنێتەوە وەکە ئەمێنێتەوە حەسەنات و ئەجر و پاداشتەکەیت بۆ دێ لە کاتێکدا کە تۆ لەناو قەبریت و زمانت دووشکە و گیانت ناجۆڵێت. لەو شتانەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە دیارە ئەم باسانش ئێمە ئاراستەی ئێوەی ئەکەین بۆ ئەوەی کردەوەی پێ بکەن وەکو حکایەت و کات بەسەربردن نییە کە ئێوە دێن بۆ وتاری جومعە ئەبێ فێر ببن، ئەوەی کە نەزانە فێر ئەبێت، ئەوەی کە لە بیری چووە بیری ئەکەوێتەوە، ئەوەی کە غافڵە وریا ئەکرێتەوە. مەبەست لە خوتبەی جومعە ئەوەیە تعلیم للجاهل فێرکردنە بۆ نەزان وتذكير للعالم کەسێک کە دەزانێەوە بیری دەهێنرێتەوە وتنبيه للغافل کەسێک کە بێئاگایە وریا ئەکرێتەوە. بۆیە ئەبێت تۆ لە پاش وتاری جومعە هەموو ڕۆژێک کە ئەگەڕێیتەوە ئەبێ گۆڕانکاری بەسەر ژیانی خۆت دابێنیت لەو زانیاریانەی کەوا ئەیبیسیت و فێری ئەبی یا بیرت ئەکەوێتەوە یا وریا و ئاگدارەکرێتەوە لەی. لەو کردارانەی کە لە وتاری ئەمڕۆدا باسی ئەەکەین کەوا سوود و قازانجی بۆ پاش مردنت هەیە ئەمانن: علما علمه ونشره، علمێکی بەسوود کە فێری بوو بێ و خەڵکانی تریش فێر بکە و بڵاوی بکاتەوە. دیارە هەر کەسێک علمی پێ نەبێ ناتوانێت خەڵکی تریش فێر بکات. لەبەرەوەی قاعیدەیەکمانەیە ئەڵێ فاقد الشەیء لا یعطیه، کەسێک کە شتێکی پێ نەبێ ناتوانێ بیدات. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووێت خەیڕکم من تعلم القورآن وعلمه، باشترینتان ئەو کەسانن کە فێری قورئان ئەبن و خەڵکانی تریش فێرەکەن. و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووێت إنما العلم بالتعلم، علم بە فێربوونە، یعنی هەوڵی فێربوون بدەی ئەنجا فێرە بیت. وخوای پەروەردگار لە قورئاندا فەرمووێت الرحمن علم القورآن، خوای ڕەحمەت فراوان خەڵکی فێری قورئان کردووە. علەمە یعنی کەسانێکی فێر کردووە، کەواتە علم بە فێربوون و فێرکردنە. ئەبێ فێر ببی، لە دوای ئەوەی کەوا خۆت فێر ئەبی عەمەلی پێ ئەەکەیت، لە پاش عەمەلکردن خەڵکانێکی تر فێر ئەەکەیت کە خەڵکی ترت فێر کرد، ئەوە ئەجر و پاداشتی ئەو کردارانەی کەوا خەڵکی بەهۆی تۆ فێربوون بۆ تۆ دێت. یعنی بۆ نمونە ئەگەر تۆ کەسێک فێری قورئان خوێندن بکەیت، یا فێری دەستنوێژگرتن بکەیت، یا فێری دەستپاکی و ڕازگۆیی بکەیت، ئەو کەسە چەندێک قورئان ئەخوێنێت، چەندێک دەستنوێژ ئەگرێ، چەندێک قسەی ڕاست ئەکات، چەندێک دەستپاک ئەبێت، چەندێک چاکەکار ئەبێت، چەندێک لە خراپە بە دوور ئەبێ، ئەجر و پاداشتی ئەو کەسانە هەمووی بۆ تۆ دێت. علما علمه، علمێکەوە خەڵکی فێر بکات. فێرکردن بە کەسانێک ئەکرێ کە خۆیان علمیان پێبێت. ئەمە هاندەرێکە بۆ ئەوەی کەوا ئینسانی مسلمان ئەبێت تەڵەبی علم بکات. وزنایانی سەلەف وتوانە كن عالما أو متعلما أو مستمعا ولا تكن الرابعة فتهلك. يا زانابە، یا قوتابی علم بە ولای زانا فێر ببە، یا گوێگر بە بۆ زانا و بۆ قوتابی علم چوارهەمیان مەبە گینات یاچیت. ئایا ئێوە ئەتانەوێت بیبنەوە لە دنیا و لە قیامەتە سەربەرز بن، یا ئەتانەوێت دۆڕا و خەسارۆمەند بن؟
ئەگەر ئەتانەوێت بیبەنەوە و سەربەرز بن لە دنیا و قیامەتدا ئەوە هەوڵ بدەن زانا بن. ئەگەر زانایەتیتان پێ ناکرێ وەرن قوتابی علم ببن. ئەگەر ناتوانن ببنە قوتابی علم وەرن گوێگر بن بۆ زانا و بۆ قوتابی علم. ئەگەر یەکێک لەم سیانەت پێ نەکراوە بزانە تۆ دۆڕاویت، تۆ کەسێکی فاشلی لەگەڵ ڕێزمە. بۆ ئەوەی خەسارۆمەند نەبی وەرە فێر ببە، لە پاش فێربوون کردار بکە، لە پاش کردار خەڵکی تر فێر بکە. علما علمه، وتمان فێرکردنی علم بەو کەسانە ئەبێت، بەو کەسانە ئەکرێت کە خۆیان علمیان پێیە. لەوانەیە کەسانێک هەبن بڵێن ئێمە علممان پێ نییە، ئێمە لە قورئان شارەزانین تاوەکو خەڵکی تر فێری قورئان بکەین. ئێمە لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شارەزانین تاوەکو خەڵکی فێری فەرمودەکان بکەین. ئێمە لە ئیسلام تێ نەگەیشتین و پێ نەگەیشتین و زانیاری تەواومان پێ نییە تاوەکو دەستی دەوروبەرمان بگرین و فێریان بکەین. خوای پەروەردگار دەرگایەکی تری بۆ تۆ کردووەتەوە وەنەشەڕەه، و بڵاوی بکاتەوە. یعنی ئەتوانی پارەت هەیە، علمت پێ نییە بەڵام پارەت هەیە، ئیمکانیاتی مادیت هەیە، ئەتوانی دەیەها و سەدەها و هەزارەها کتێبی شەرعی هەیە، خەڵکانێکی تر پێی سودمەند ئەبن بچی کتێب بکڕی یا کتێب چاپ بکەیت و بڵاوی بکەیتەوە. خەڵکێکی زۆر هەیە کتێب ئەخوێنێتەوە بەڵام پارەی نییە کتێبی پێ بکڕێت. ئەگەر تۆ بڕۆی کتێبی شەرعی بکڕیت و بڵاوی بکەیتەوە وەکو ئەوە وایە خۆت خەڵکیت فێر کردبێ، ئەجر و پاداشتەکەی بۆ تۆ دێت. یا خەڵکانێک هەیە کتێب ئەخوێننەوە ئەگەر بە بەلاش بیان دەیتێ، بەڵام ئەگەر بە پارە بێ نایسێنن. ئێمە خۆمان ناین لەناو ئەم واقیعەیە، کتێب ئەنووسین، کتێب وەرەگێڕین، کتێب چاپەکەین، لە کتێبخانەکانە بە پارە نایکڕێت، بەڵام ئەگەر بە بەلاش بیدەیتێ لە جاتیەکێ چواریشی گەرەکە، دەیشی گەرەکە، داوا ئاکا بۆ خۆی، بۆ برادەرەکەی، بۆ دراوسەکەی، بۆ لەبەرەوەی بەلاشە. طبعی ئینسان ئەوهایە بەعام خەڵکی ڕەزیلە بۆ کتێبکڕین کەوا دینی خۆی و خێزان و منداڵەکانی لێوە فێر بێت، بەڵام ڕۆژانە ئەچێت تەماتە بکڕێت، ئاچێت جلوبەرگ بکڕێت، حتا پێداویستی مەدرسە بۆ مناڵەکانی ئەکڕێت. ئەگەر قەڵەمێکی نەقسان بێ، مەلزەمەیەک دەفتەرێکی نەقسان بێ، ئاچێت دابینی ئەکات، بەڵام کتێبی ئاینی خەڵکی بۆ منداڵی خۆشی دابینی ناکات بەداخەوە. ئەمەش گلەییە. تۆ ئیمکاناتی مادیت هەیە، ئەتوانی ئەو کتێبە شەرعیانەی کەوا زانایانی متمانە پێکراو یا قوتابیانی علمی متمانە پێکراو کە زانستی ڕاست و دروست لە کتێبەکانیاندا ئانووسن، ئەتوانی بچی هاوکاربی لە بڵاوکردنەوەی ئەو کتێبانەیدا، ئەو کتێبانەدا. ئەمە بۆ پاش مردنیشت ئیستیفادەیە. بۆیە زانایان وتویانە العلماء أحياء وأجسادهم في قبورهم. زانایان زندون لەناو خەڵکە لە کاتێکدا کە جەستەیان لەناو گۆڕەکانیاندایە. بۆ زانایان زندون؟ لەبەرەوەی علمیان بەجێهێشتووە. بۆ نمونە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت لە دێر زەمانەوە مردووە، بەڵام ئیمامی شافعی ڕۆژانە لەناو خەڵکە زندووە، جەستەی لەناو گۆڕەکەیدایە، بەڵام علم و زانیاریەکەی لەناو خەڵکدایە. بۆیە ڕۆژانە هەزارەها جار ئەوترێ ئیمامی شافعی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. یا ئیمامی بوخاری کە صحیحی بوخاری نووسیوە ئەوترێ ئیمامی بوخاری و فەرمودەی گێڕاوەتەوە ڕەحمەتی خوای لێبێت. ئەمانە زندوون لەناو خەڵکە. والجهلاء أموات وأرواحهم في أجسادهم. بەڵام نەزانەکان مردوون لە کاتێکدا کە ڕۆحیشیان لەناو جەستەیانە. زۆربەی ئەو خەڵکە لەبەرەوەی نەزانە، علم و زانیاری پێ نییە، کەس نایناسێت، کەس باسی ناکات. تۆ چیت پێ تا خەڵکی بناسێت؟ ئەی بۆ خەڵکی ئیمامی شافعیە ناسێت، بۆ ئیمامی بوخاریە ناسێت، کاتێکان کە ناویان ئەهێنرێ وترێ ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت. ئەی بۆ کەس باسی تۆ ناکات؟
لەبەرەوەی تۆ علمت نییە. ئەگەر علمت هەبێ لە پاش مردنیشت خەڵکی ڕەحمەتت بۆێنێرێ، خەڵکی لە علم و زانیاریەکەت سوودمەند ئەبێ، وەکو ئەوە وابێ، وەکو ئەوە وایە کە خۆت زیندوو بی دەستی خەڵکی بگری فێری بکەیت. ئەگەر پێت ناکرێ بڕۆ کتێبی زانایان قوتابیانی علم بکرە و بڵاوی بکەرەوە، بەتایبەت لە زانکۆ و پەیمانگا و قوتابخانەکاندا کە ئەو تەڵەبانە پێویستیان بە علمی شەرعی هەیە، پێویستیان بەوەیە فێری بیر و باوەڕی ڕاست و دروست بکرێن، فێری ئەخلاق و ڕەوشتی جوان بکرێن. کێ بە ئەرکە هەڵەسێ ئەبێ ئێوە پێ هەڵبسن. ئەگەر پێی هەڵسای بۆ قەبر و قیامەتیشت استیفادەیە، وەکو لەم حەدیثەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت: علما علمه ونشره، علمێک خەڵکی فێر بکات یا بڵاوی بکاتەوە، وولدا صالحا تركه، و دوامینیان مناڵێکی ساڵحی هەبێ لە پاش خۆی بەجێ بێڵێت. مناڵی ساڵح استیفادەی چییە؟ ئەمە لە وتاری دووەمە باسیەکەین. ئەگە تۆ منداڵەکەت جوان پەروەردەکەی مناڵێکی ساڵح بێت، کاتێک کە ئەمری و مناڵەکانت لە دوای خۆت بەجێ ئەمێنن، حەسەناتی منداڵەکانیشت بۆ تۆ دێت. ومصحفا ورثه، یا قورئانێکت هەیە لە ماڵە، قورئانە خوێنی تایە، لە پاش مردنت ئەو مصحەفە بەجێ ئەمێنێت، منداڵەکانت لەسەر خوێنن یا کەسانی تر لەسەر ئەو قورئانە خوێنن، ئەوە هەموویە بێتە ئەجر و پاداش بۆ تۆ. و هەر لەم ڕوانگەیەشەوە تێبینی ئەوە ئەدەین قورئان خوێندن لەناو مصحەفدا ئەجر و پاداشتی زیاترە لەوەی کە لە مۆبایلدا بیخوێنیت. ئەو کەسانێک کە لە مۆبایل یا لە کۆمپیوتەر قورئانە خوێنن ئیشێکی چاک ئەکەن، بەڵام لەو چاکتر لە مصحەفا بیخوێنە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت: من سره أن يحب الله ورسوله فليقرأ في المصحف. هەر کەسێ ئەوێ خوا و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خۆش بوێت، ئەگەر پێی خۆشە خوا و پێغەمبەری خوای خۆش بوێت، با لە مصحەفدا قورئان بخوێنێت. قورئان خوێندن لە مصحەفدا باشترە لەوەی کە لە مۆبایل یا لە کۆمپیوتەرا بیخوێنیت. ئەوەیشە دروستە کە مصحەفێک لە پاش خۆت بەجێ دێڵی، ئەجر و پاداشتەکەی بۆ تۆ دێت. ئەو مەسجیدەن بەناه، یا مزگەوتێک دروست ئەەکەیت یا ئاوەدانی ئەەکەیتەوە، تۆ ئەمریت و ئەو مزگەوتە ئەمێنێت و خەڵکی نوێژی تیا ئەکات، خەڵکی دەستنوێژی تیا ئەگرێت، خەڵکی قورئانی تیا ئەخوێنێت، خەڵکی ذیکری خوای پەروەردگاری تیا ئەکات، خەڵکی فێری دینداری ئەبێت تایە، خەڵکی قورئانی تیا ئەخوێنێت، هەمووی ئەجر و پاداشە بۆ تۆ دێت. ئەو بەیتەن لابن سەبیل بەناه، یا خانوویەک بۆ خەڵکانی ڕێبوار و نەدار دروستەکا و خەڵکی تێدا حەسێتەوە و حەوێتەوە، کە ئەو خانوانەی وا لە ڕێگەوبانەکان زیاتر دروستەکرێن. خەڵکێک لا ئەدات تایە دەستنوێژێک ئەگرێت، نوێژێکی ڕێوبان ئەکات، یا ئیسراحەت و پشوویەکی تیا ئەدات، یا کەسانێکی نەدار هەیە مەئوایان نییە، تۆ خانوویەکی بۆ دابینەکەی، لە پاش مردنیشت ئەو خانوو خەڵکی تایە ئەبێت ئەجر و پاداشتەکەی بۆ تۆ دێت. ئەو نەهڕەن ئەجراه، یا ڕووبار و کانیاوێک بەڕێ بکات. جاری وا هەیە جۆگەیەک ڕائەکێشی بە شوێنێک، یا کانیاوێک ڕێکە خەیت و ئاوەکەی خەڵکی پێی سوودمەند ببێت، هەمیش ئەجر و پاداشتەکەی لە پاش مردن بۆ تۆ دێت. أو صدقة أخرجها من ماله في صحته وحياته، يا خير صدقيك لمال ساماني خوي دري كاتبيك بخير لكاتيك دا كلشي صاغة ولكاتيك دا كلجيان دايا. يعني تي أو صدقيك ولكاتي للصاغية أيكيت كوا أمل أميدت بدنيا زورة بارب آسان لدس الدرناتيت ئالەو کاتەیە سەدەقە بکەی خێرترە لەوەی کەوا گەیشتوتەتە نەخۆشی سەرەمەرگ. خەڵکێکەیە نەخۆشەکەوێت، نیشانەکانی مردن لەسەر ڕوویا دەرەکەوێت، لەو کاتانەیە سەدەقە بکەیت چاکە، بەڵام وەکو ئەوە نێ لە کاتی لە ساغیە بیکەیت. ئەو سەدەقەی کەوا لە کاتی ژیاندا ئەیکەی، خێر و ئەجر و پاداشتی زیاترە لەوەی کەوا وەسیەت بکەی لە دوای مردنم ئەو پارەیەم بۆ بکەنە خێر و ئەوم بۆ بخەنە مزگەوت و ئەی بۆ تا خۆت زیندوی نایکەیت. ئەگە سەدەقەیەک لە کاتی لە ساغی و ژیاندا بیکەی، ئەوە ئیستیفادەی لێ دەکەیت و یەلحەقه من بعد مەوته، لە دوای مردنیش ئەجر و پاداشتەکەیت بۆ دێت.
وعن أنس بن مالك رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم 7 يجري للعبد أجرهن وهو في قبره بعد موته. 7 شت هەیە، 7 کردار هەیە، ئەجر و پاداشتەکەی بەردەوام بەڕێیە بۆ ئینسانی موسڵمان لە کاتێکدا کە لە ناو قەبرەکەیدا مردووە، لە پاش مردنت کە تۆ لە قەبرەکە دای، لە قەبرەی خۆت دای، ئەجر و پاداشتی ئەم 7 کردەوەیت بۆ دێت. من علم علما، کەسێک زانستێکی بەسوود فێری خەڵکی بکات، کاتێکان ئەڵێن زانستی بەسوود لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە وشەی علم هات واتە العلم الشرعی، مەبەست پێی زانستی شەرعیە، مەبەست پێی زانستی شەرعیە. ئەو زانستە دنیاویانەی کە هەن ئەوانە ئیلحاقا وتەبعا، ئەوەندەی کە سودمەند بێ و خەڵکی مەشغوڵ نەکا لە دین، ئەوەش ئەجر و پاداشی تایە. بەڵام کەسێ بچێ بە درێژەی تەمەنی خەریکی طب و هەندەسە بێ، خەریکی کیمیا و فیزیا و ئینگلیزی بێ، ڕۆژێک لە ڕۆژان دەرفەتی بۆ نەڕەخسێ لە دینەکەی خوا بکاتەوە، ئەوەندە لە دینەکەی خوا شارەزان نییە، بزانێت چۆن دەست نوێژەگرێ و چۆن غوسڵەکا و چۆن نوێژەکا و چۆن زەکات دەدا و چۆن حەجەکا و چۆن جومعە و جەماعەت 5 فەرزە لە مزگەوتە ئابێت، ئەو علمانە کەڵکیان نییە. ئەوە بە ئەندازەی پێویست بیخوێنە کە سوودی بۆ خۆت و کۆمەڵگا هەبێت و چەند کەسێکەوە پێویست بن بۆشایەکان پڕکەنەوە. بەڵام ئەگەر بێت و ئەو علمە دنیاویانە توغیان بکە و زاڵ ببێ بەسەر ژیانی ئینسانێکدا، تەمەنی هەمووی بۆ علمی دنیاوی تەرخان بکە و ڕۆژێک لە ڕۆژان ناتبێ لە مزگەوتا قورئان بخوێنێ یا فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بخوێنێ، وەکو حاڵی خەڵکی ئێستا وایە. تەخەڕوجی کردووە لە چەنەها جۆر زانکۆ، بەڵام قورئان بەردەستی و نازانێت یەک لاپەڕە لە قورئان بخوێنێتەوە، نازانێت چۆن دەستێنجەکرێت، نازانێت چۆن غوسڵەکە، لەگەڵ ڕێزمە. بۆ ڕۆژێک لە ڕۆژان ناتۆ لەسەر چۆک دانیشێ فێری قورئان ببێت، فێری فەرمودەکانی پێغەمبەری خوا ببێت صلی الله عليه وسلم، بێ هەر هیچ نەبێ زانیاریە سەرەتایی و گشتیەکان لە بواری دینەکەیدا شارەزا ببێ، نایکات، بۆ لەبەرەوەی مەشغوڵی دنیایە، یان بە تەعبیرێکی تر و بە شێوازێکی تر زۆربەی تەڵەبە چێ بۆ کولیە دنیاویەکان، بەڵام بۆ کولیەی شەریعە کە مزگەوتەکان پێویستی پێیە زۆر بە دەگمەن ئەچێ، ئەوانیش وا ئەچن زۆربیان تەمەڵن. بەڵام تەڵەبە زیرەکەکانە هەمویان ئەچن بۆ طب و هەندەسە و بۆ قانون، بۆ دنیا، بۆ پارە پەیداکردن. ئەی بۆ خزمەتکردنی دین ئەوانی وا دەرەجەی کەمیان هەیە و کولیەکانی تر وەریان ناگرێ، ئەوان ناچن بە کولی شەریعە، ئەوش لە ناچاریە و بڕێکیشان ئەسڵەن هەر ڕەغبەتیان لێی نییە. ئەی بۆ تەڵەبە زیرەکەکان نەچن بە کولی شەریعە، لە دینی خوای پەروەردگار شارەزا بن و تێ بگەن و پێ بگەن، دواتر بتوانن کۆمەڵانی خەڵکی پەروەردە بکەن و فێر بکەن. ئەی ئەو هەموو مزگەوتەی کە ئێستا دروستەکرێت کێ بۆ شایانە پڕکاتەوە؟ حاڵی حازر لە شارەکەی ئێمەیان نزیکەی 7-8 مزگەوتەیە بۆ ئەم ڕەمەزانە حازرە بێ ئیمام و خەتیبیان نییە. ئەمە زۆر جارێک داوامان لێ ئەکرێ مامۆستا تەڵەبەکان فەقێکان با بڕۆن بۆ مزگەوتە، با بڕۆن بۆ مزگەوتە، ئەی زوو پێ ناگە. حاڵی حازر ئێمە 5 فەقێمانە ئێستا سیانیان خوتبە ئەدا و تەواویش پێ نەگەیشتون، بەڵام ناچاری. ئەی بۆ ئەو هەموو تەڵەبە زیرەکەیە چێ بۆ طب و هەندەسە نایە علومی شەرعی فێر ببێت، ئەوە گلەیە لە ئێوە. من علم علما أو أجرى نهرا يا ربارك بريكم أو حفر بئرا يا بيرك كنيت بيرك يرتوازي أو كسيك أو بيري بو مزقوتا كندو تشاني خلق دزون جي ليقرت تشاني خلق خوي لي أشوات تشاني خلق لي أخواتو تشاني خلق خوي لي فين كاتو همي أجر باداش تبو خاونكي يا بيرك لكولانكي خوات عندك كندو خلقي تيلي أبات همي أجر باداش تبو قبر قيامته تو أمريت بەڵام ئەو بیرە ئەمێنێت. ئەو غەڕەسە نەخلەن یا دارێک بچێنێت، دارێک بنێژێت بە تایبەت دارە خورما، لە پاش مردنی تۆ ئەو دارە ئەمێنێتەوە، خەڵکی پێی سوودمەند دەبێت، باڵندە و گیان لەبەران پێی سوودمەند دەبن، هەمووی ئەجر و پاداشتە بۆ تۆ دێت. ئەو بەنا مەسجیدەن یا مزگەوتێک دروست بکە، ئەو وەڕەثە موسحەفەن یا قورئانێک لە دوای خۆی بە میرات بەجێ بێڵێ، ئەو تەرەکە وەلەدەن صالحا یەستەغفر له بعد موته، یا منداڵێکی صالح لە دوای خۆی بەجێ دێڵێت داوای لێخۆشبوون بۆ دایک و باوکەکەی ئەکات. ولا بوريرة واتو رضاي خواي پروردگاری لێ بێتە فەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی
إذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث كاتك آدمي زاد أمريت کردەوەکانی ئەبڕێتەوە ئیلا لە سێ شتانە بێت ئیلا من صدقة جارية سەدەقەیەکی بەردەوام وەکو ئەو نمونانەی کە باسمان کرد دوای خۆت ئەمریت مزگەوتێکە قورئانێکە علمێکە بڵاوت کردوێتەوە بیرێکت کەندووە ڕووبارێکت بەڕێ کردووە خانوویەکت دروست کردووە دارێکت ناشتووە ئەمانە گشتی سەدەقە جاریەیە أو علم ينتفع به يا زانستێکەوە خەڵکی سوودی لێ ببێنێت ئەمە دووەمیانە چی خەڵکیت فێر کردبێ یا بڵاوت کردبێتەوە ئەو وەلەد صالح يدعو له یا مناڵێکی صالح دوعای خێری بۆ بکات لە ڕیواتێکی تردا فەرمێ خير ما يخلف الرجل من بعده ثلاث باشترین شتێکەوە ئینسانی مسلمان لە دوای خۆی بەجێ بێڵێ سێ شتە ولد صالح يدعو له مناڵێکی صالح دوعای خێری بۆ بکات وصدقة تجري يبلغه أجرها صدقيك بردوام لدويتو أمينيت أجر پاداشتكي بوتودت وعلم يعمل به من بعده علمك لدويتو خلق عملي بيبكات خلقانك تفير كردوتو خد مردوي أو خلقانا عمل بعلمكي تو أكن أجر پاداشتكي بوتودت يا كتابي شرعيت كريو بلاوت كردوتو تو أمريت خلقي سود لو كتابانا أبينيت أو أجر پاداشتكي بوتودت كواتا همو اشتاني كباس من كل سيشتاكو بيتو ئەوەی کەوا بە پارە ئەکرێت ئەیکەیتە سەدەقە جاریە ئەوەی کە با علم ئەکرێت کە خۆت فێر ببیت و خەڵکی فێرکەی یا خۆت فێر نابی ئەتوانی کتێب بکڕی و بڵاوی کەیتەوە یا قوتابی علم دەعم بکەیت و پەروەردە ببن لە مەدرسەکانە لە مزگەوتەکانە ئەوش ڕێگایەکی ترە بۆ بڵاوکردنەوەی علم یان منداڵێکی ساڵحت هەبێ دوعای خێرت بۆ بکە و داوای لێ خۆشببوونت بۆ بکە وەکو لە وتاری دووەمە باسێکین هذا واستغفر الله لي ولكم إن الله هو الغفور الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته وتبعهم بإحسان إلى يوم الدين باسی علمەکەمان زۆر کرد ئەوشی بە پارە کرێ نمونەمان زۆر لەسەر باس کرد منداڵی ساڵح ئەگەر تۆ منداڵەکەت جوان پەروەردەکەی کوڕەکەت یا کچەکەت جوان پەروەردەکەی لە دوای مردنیش زەخیرەیەکە بۆ قەبر و قیامەتت منداڵی ساڵح دوعاکە بۆ باوکو دایکی ئەو وەلەد صالح يدعو له منداڵی صالح دوعا بۆ باوکو دایکەکە منداڵی ناساڵح دایک و باوکیە لەبیر نییە خۆی بۆ خۆی دوعا ناکە نازانێت دوعا چییە فێر نەکراوە نوێژ ناکات هاتوچۆی مزگەوت ناکات خوا ناناسێ خوا ناپەرسێت تاوەکو دوعا بۆ دایک و باوکی بکات بەڵام ئەگەر منداڵەکەت ساڵح بێ منداڵەکەت ئەهلی جومعە و جەماعەت بێ ئەهلی مزگەوت بێ قورئان خوێن بێ لە دینی خوا شارەزا بێ مناڵێکی بۆ خوا سوڵحاو بێ مناڵێکی ڕاساڵ بێ لە دوای مردنش استیفادەی لێ ئەکەیت أو ترك ولدا صالحا يستغفر له من بعد موته مناڵی صالح لە پاش مردنی دایک و باوک ئەڵێ خوایە لە دایک و باوکم خۆش بە خوایە لە دایک و باوکم خۆش بە وەکو چۆن پێغەمبەر نوح عليه الصلاة والسلام فەرمێت رب اغفر لي ولوالدي خوایە لە خۆم و لە دایک و باوکم خۆش بە ولمن دخل بيتي مؤمنا وهر کەسێکیش ئیماندارە و دێتە ناو ماڵەکەم خوایە لێ خۆش بە وللمؤمنين والمؤمنات ولا ئیماندارانی پیاوان و ئافرەتان دوعا بۆ خۆیەکە و بۆ دایک و باوکیشی و ئەبوو هورەیرە فەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێتی إن الرجل لترفع درجته في الجنة پیاوی صالح کە چۆتە بەهەشت لە بەهەشتا پلەپایی زیاتر بەرزەکرێتەوە ئەجر و پاداشتی زیاتر پێ ئەدرێت لەوەی کە شایستەیە و بە کرداری خۆی دەستی کەوتووە پرسیارەکەت فيقول أنى لي هذا ئەڵێ خۆی ئام ئەجر و پاداشتە من شایستەی ئەمە نیم کردارەکانی من بای ئەوەندە نییە ئەمە لەکوێوە بەم هات فيقال باستغفار ولدك لك ئەوتری ئەمە مناڵەکەت لە دوای ئەوەیەکی خۆت مردی داوای لە خۆشبوونیان بۆت کرد بۆیە پلەپایەت زیاتر بەرزەبێتەوە لە بەهەشتا مناڵی صالح صدقە بۆ دایک و باوکی ئەکات بەڵام مناڵی ناساڵح نایکات ابن عباس فەرمێ سعدی کوڕی عوبادە هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أن سعد بن عبادة رضي الله عنه توفيت أمه وهو غائب عنها دایکی مردو لە کاتێکدا کە خۆی ئامادە نەبوو لە ماڵ نەبوو فقال يا رسول الله إن أمي توفيت وأنا غائب عنها وتي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایکم مردووە من لە ماڵا نەبووم و ئامادە نەبووم أفينفعها شيء إن تصدقت به عنها ئایا هیچ سوودی پێ دەگەێنێت ئەگەر من شتێک بکەم بە سەدەقە بۆ دایکم دایکی مردووە
هاتۆ پرسیارەکە ئایا سەدەقە بۆ دایکم کەم کە مردووە سوودی پێگەێنێت؟ قال نعم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ. لە حەدیثی ئەنەسی کوڕی مالکدا هاتووە فەرمێت أن سعدا أتى النبي صلى الله عليه وسلم فقال سعد كري عبادات ولا بيغمري خاص صلى الله عليه وسلم وتي يا رسول الله إن أمي توفيت ولم توصي دايك مردو وصيتي شي نكردو أفينفعها أن أتصدق عنها أياك صدقي بكم سودي بيدا جينت؟ قال نعم وعليك بالماء فرمي بالي بتعبد برو أو بكره خير بدايكت أو بەڕادێکی ئاو دابنە لە مزگەوتەکانە لە سەرجادەکانە کە خەڵکی لێ خوات ترمزێک ئاو دانەی بیرێکەکەنی ئاو ئەدەی بە خەڵکی ئەمە سەدەقەیەکە بۆ دایک و باوکت بە تایبەت استیفادەی هەیە هەر جۆرە سەدەقەیەک بەڵام بە تایبەت ئاو مناڵی ساڵح حەج بۆ دایک و باوکی ئەکات لە پاش مردنی بريدة فرمي أن امرأة أتت النبي صلى الله عليه وسلم فقالت يا رسول الله إن أمي ماتت ولم تحج أي بيغمري خوا دايك مردو حجي نكردو فيجزئها أنا حج عنها أجر حجي بوب كم آية جي حج بو أو قريتها قال نعم بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي بالي من علي صالح دعاء خير بدايك باوكي كات داوي خوش بدايك باوكي كات صدقه بدايك باوكي كات وحج بدايك باوكي كات وكقرآنش اخواني اجر پاداشتكي بدايك باوكي اچيت وكلم حديثي فرميت هر کسی قرآن بخوێنێت وعملي پێ بکات وخەڵکانی تریش فێر بکات ئەوە ئەجر و پاداشتەکەی بۆ دایک و باوکی دەچێت. عن بريدة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال بيغمري خوا صلى الله عليه وسلم فرميت من قرأ القرآن وتعلمه هر کسی قرآن بخوێنێتەوە فێری ببێت وعمل به وکردەوەیشی پێ بکات. قورآن بۆ ناتۆ بەستە نابی خوێنیتەوە، قورآنە خوێنیتەوە و فێری ئەبیت و لێیتی ئەگەیت و عەمەلی پێ بکەیت، ئەزانی چیت بۆ هەیە؟ ألبس يوم القيامة تاج الوقار، تاجی ڕێزلێنان ئەکرێتە سەرت. ما شاء الله. تاجا من نور ضوءه مثل ضوء الشمس، تاجێک لە نور ئەدرەوشێتەوە ڕووناکیەکەی وەکو ڕووناکی خۆروایە. ئەڵێن ئەم منداڵە قورئان خوێن بوو لە دنیادا، ئەوە هاوین لە پێشە و منداڵەکانتان بنێرن با فێری قورئان ببێ، مەینێرە بۆ فێری ئینگلیزی. ئینگلیزی چی؟ هەموو ساڵێ دەورە کرێتەوە ئەینێرە ئینگلیزی نانتەدا ئاوتەدا دەرەجەتی پێ بەرزەبێتەوە، دەرسێکی سانەویە و با بڕات. بەڵام قورئان بۆ دنیا و بۆ قیامەت استیفادەیە. مناڵەکەت بێن بنێرە با فێری قورئان ببێت، تاجێک لە نور ئەکرێتە سەر منداڵەکە خۆی. ويكسى والداه حلتين لا يقوم لهما الدنيا، دایک و باوکەکەیشی پۆشاکێکی ڕێزلێنانی لەبەریان ئەکرێت هەموو دنیا بکەیتە پارە، قیمەت و نرخی ئەو پارچە قوماشە نییە. ئەو پۆشاکەنێک کە لە قیامەت ئەکرێتە بەرەو دایک و باوکە لە ساحەی مەحشەرە. فيقولان بما كسينا هذا، ئەڵێن بەهۆی چیوە ئەمەمان لەبەر کراوە؟ ئەم پۆشاکی ڕێزلێنانە کە لەبەر ئەم دایک و باوکەیە کراوە، دایک و باوکەکە پرسیارەکەن ئەمە هی چییە؟ فيقال بأخذ ولدكم القرآن، ئەڵێن ئەمە هی ئەوە بووە کە مناڵەکەی تۆ قورئان خوێن بوو، مناڵەکەی تۆ لە قورئان تێگەیشتووە، مناڵەکەی تۆ کردداری بە قورئان کردووە. ئەم کردارانەی کە باسمان کرد استیفادەیان هەیە بۆ قەبر و قیامەتت لە پاش مردنت، خۆتی لێ غافڵ مەکە و کەم تەرخەم مەبەتیایە، داواکانی خوای پەروەردگار ئیسلاحی حاڵمان بکە و موفقمان بکە بۆ هەموو کارێکی خێر. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين وأقم الصلاة.